هونەرمەند محەممەد عزیز لە چاوپێکوتنێکی کورساتدا باز لە ڕۆڵی کورسات و هەروەها باز لە ڕۆڵی بەرنامەی کورسات مەگەزین بە تایبەت دەکات لە ئاوردانەوە و کارکردن بۆ هونەرمەندان و بۆ هوەری کوردی و باز لەوەشەکات کە باری تەندروستی باش نییە لەم ساڵدا دوو جارباری تەندروستی تێک چووە هەر لە چاوپێکەوتنەکەدا ئاماژە بە نوێترین بەرهەم و کاری خۆی کات و بەڵێنی ئەوادات کە کاری تیا کردو و بەرهەمێک بڵاوە کاتەوە و کورسات مەگەزینیش یەکەم وێزگە و یەکەم بەرنامە بێت کە ئەم بەرهەمەی تیا بڵاو بکرێتەوە. بەسەرکردنەوەتان وڵاهی ماوەیە کە دوور لە جەنابتان لە سەربان کەوتبووم تۆزێک ئەو پێم لای چەپەم ئەژێتی خواردبوو ڕاستی پێم نەدەکرا کارەکان وەکو ڕابردوو لە کارە هونەرێکان بەردەوام بن ماوەک بوو لەسەر جێگا کەوتبووم ئەو سار نازانم وەکو نەهات شتیوە قەدەری خوددایە دیارە ئەوەندە هاتیەوە دووجار تووشە حادیسە بووم جارێک بە سیارەی وەزارش کەوتم. من سپاسی جەنابتان دەکەم کە لە نزیکەوە هونەرمەندان بەسەر دەکەنەوە لەبار و تەندروستیان لە کارە هونەرەکانیان لە خۆشی و ناخۆشیەکان ئێوە بەڕاستی وەکو کورسات مەگەزین ئاگادارم لە نزیکەوە ئەوە بۆ زاری دووەمیشەم بەڕاستی ئەمساڵ کە لە هەواڵ و لە کارە هونەرەکانی من دەپرسن لەباری تەندروستی. سپاس بۆ هاتنتان. ئەگەر پرسیاری وەکەی مامۆستا ئێستا بەرهەمەکانت بەکوێ گەیشت خەریکی بەرهەمی نوێ بوویت بەکوێ گەیشت بڵاوت کردوتە یاخود بەڵێ باسمان کرد کە خەریکی یەک گۆرانیمە بەڕاستی گۆرانێکی سینگڵە دەیکەم مۆسیقایەکە تەواو بووە بەسمایە پەنجی خۆم داخل بکەم گۆرانێکەش بە ناوی تەمەنە ئینشاڵڵا کە تەواو بوو هەوڵ دەدەم لە نزیکترین کات کلیپێکی جوانیشی لە بۆ بکەم ئەو کاتی شەڕە بار تەندروستیشمان باش دەبی کلیپێکی جوان دەکەین و دەیخێنە بە دیدەی بینەران و پێشکەشی دەکەین ئەو کاتیش بە کەناڵی کورساتی بەڕێز. مامۆستاگە باز لەوە بکەین لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک بەرهەمی جوانەتە بوون تا ئێستاش بەشێک لە بەرهەمەکان لە نێو خەڵک لە نێو هونەرمەندا ماوەتەوە دەگوترێتەوە تا چەند دڵت خۆشە بۆی کەوا بەرهەمەکانە لەلایەن هونەرمەندانی نوێوە دەگوترێتەوە جارێکی تر. بڵێ وڵای ئێمە ئەگەر هونەرمەندە گەنجەکان ئەگەر گۆرانەکانی ئێمەش نەڵێن بەس ڕاوێشمان پێ بکەن لە کاری هونەرەکانیان بۆەوەی کە بتوان بەرهەمەکانیان جوانتر و ناوازەتر بی کە پێشکەشی دەکەن. یعنی لێرەوە مثلم بە گەنجەکان ڕدەگەینین کە تکایە دوورکەونەوە لە کاری کۆپیڕایت و ئەوانە چکۆ بەڕاستی ئمە ئاوازی خۆشمان هەیە تێکستی جوانمان هەیە حەقە هونەرمەندە گەنجەکان یعنی بوارێکی جوان ڕەخسایە لە بۆیان کە بتوانن خزمەتی ئەو هونەرە جوانی ڕستنی خۆمان بکەن لە نزیکەوە بتوانن بەرهەمێکی جوان پێشکەش بە بینەرانی خۆیان بکەن بە هەواداری خۆیان بکەن. بەرهەمانەی کە پێشتر تۆمارت کردوون ئەنی نزیگایەتی هەبوو لەگە هونەرمەند زیاد ئەسعەت بۆی کە بەرکەوتت هەبووە وەکو هونەرمەندێکی هەولێر ئەویش بە هەماشەوە لە هەولێر لە دایک بۆ گەورە بووە هیچ کۆنتاکتێک و هیچ پەیوەندیەکتان ماوە یاخۆت وەکو پێشووتر ئاگاداری بەرهەمەکانی یەکترینە. وڵی ئەمن لە بەرهەمەکانی ئاگادارم بەس داخەکەم زیاد کە ئێستا باری تەندروستی باش نییە لە دەرەوەی وڵاتە نازام لە کام شاریشە لە بەرەوەی هەواڵ و پەیوەندیەکانی پسرایە لەگە هەتا لەگەر مەسەرەن هەوادارەکانی خۆشی کەمێک لە هونەرمەندان دیارە لە نزیکەوە لە دۆستە ئازیزەکانی خۆی ئاگادارن بەس ئومێد دەکەم کاکە زیاد کە لە ڕێی بەرنامەکەتانەوەش وەکو هونەرمەندانی تر کە پەرۆشن بۆ ئەوی کاکە زیاد هەواڵی خۆشێبی بەرەمی تازشێبی ئومێد دەکەین کە بێتەوە مەیدانی هونەر وەکو جاران قۆڵی لێ هەڵکە وەکو ئەو بەرهەمە جوانانەی کە لە ڕابردوو پێشکەشی کە بتوانی لە ئێستادا بیخاتە بەردیدەی هەوادارانی خۆی. هیچ پامێکت هەیە هیچ وتەیەکت هەیە لە کۆتایی لێدوانەکەت؟ وڵی پێیان تەنها خۆشی و بەردەوامبوونی بەرنمەکەتانە سوپاسان دەکەم کە لە نزیکەوە لە هەواڵ و تەندروستی و کارە هونەرەکانی هونەرمەندان دەپێچنەوە خۆشحاڵ و بەختەوەر بمزارێکی تر لە شاشەی کورسات.